الحكم بعدم دستورية بەپێی بڕیاری دادگای فیدراڵی حکوومەتی بەغداد هەوڵەکانی چڕ دەکاتەوە بۆ دەستگرتن بەسەر دۆسەی نەوتی هەرێم. بەپێی نووسراوێک کە ئاژانسی ڕۆیتەرز بڵاوی کردووەتەوە، عێراق هەوڵێکی نوێی داوە بۆ کۆنتڕۆڵکردنی داهاتی نەوتی هەرێمی کوردستان و داوای لە کۆمپانیەکانی نەوت و غاز لە هەرێمی کوردستان کردووە گرێبەستی نوێ لەگەڵ کۆمپانیای سۆمەی تایبەت بە فرۆشتن و بە بازاڕکردنی نەوتی عێراق واژۆ بکەن. ئیحسان عەبدولجەبار وەزیری نەوتی عێراق لە حەوتی ئەم مانگە ڕایگەیاند وەزارەتەکەی دەست بە جێبەجێکردنی بڕیارەکەی مانگی شوباتی دادگای فیدراڵی دەکات کە بنەما یاسایەکانی کەرتی نەوت و غازی هەرێمی کوردستانی بە نادەستووری داناوە. وەزارەتی نەوت لە نووسراوێکدا کۆمپانیایەکی یاسایی نێودەوڵەتی ڕاستپاردووە کە پەیوەندی بە کۆمپانیەکانی نەوت و غازەوە لە هەرێمی کوردستان بکەن بۆ دەستپێکردنی گفتوگۆ بە مەبەستی ئەوەی کارەکانیان لەگەڵ یاسا کارپێکراوەکانی عێراقدا بگونجێنن. لە نووسراوەکەدا هاتووە جێبەجێکردنی بڕیارەکەی دادگا پێویستی بە گۆڕانکاری لە شێوازی گرێبەستەکاندا دەبێت لەگەڵ کۆمپانیەکان و لەو بارەیەوە نامەگەیشتوتە کۆمپانیەکانی نەوت لە بەرامبەردا حکوومەتی هەرێم چەندین جار بڕیارەکەی دادگای فیدراڵی ڕەت کردوێتەوە و بە نادەستووری داوەتە قەڵەم و ئامادەی جێبەجێکردنی نییە. بەداخەوە من زۆر بە ڕۆژکەوی دەڵێ کە وەزارەتی نەوت زۆر پەرۆشترە لە دادگا بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارە. ئەو نووسراوانەی وەزارەتی نەوتی عێراق کە هەشتی ئەم مانگە ئاڕاستی کۆمپانیا نەوتیەکانی هەرێمی کوردستان کراون یەکەم پەیوەندی ڕاستەوخۆن لە نێوان ئەو وەزارەتە و کۆمپانیەکان. ئەمانگاوەش دوای چەندین ساڵ هەوڵی حکوومەتی فیدراڵی دێت بۆ خستنە ژێر کۆنتڕۆڵی داهاتە فیدراڵیەکانی حکوومەتی هەرێم لە نێوانیاندا بڕیارەکانی دادگای فیدراڵی و هەڕەشەی ناوبژیوانی نێودەوڵەتی. هێشتا کاریگەریەکانی دوای نەنگاوەکانی وەزارەتی نەوت بە تەواوی ڕوون نەبووەتەوە. بەو پێی دوای زیاتر لە 7 مانگ لە هەڵبژاردنەکانی عێراق هێشتا پرۆسەی پێکێنانی حکوومەتی نوێی ناوەند بەردەوامە و هیچ ئاسۆیەکی ڕوون لەو بارەیەوە دیار نییە. ڕاوێژکارێکی یاسایی وەزارەتی نەوتی عێراق کە نەویستووە ناوی ئاشکرا بکرێت بە ئاژانسی ڕۆیتەرزی ڕاگەیاندووە لیژنەیەکی یاوبەشی حکومی لە وەزیری نەوت و کۆمپانیای سۆمە و دەستەی باڵای وردبینی فیدراڵی پێکێنراوە بۆ پێداچوونەوە بە گرێبەستی پێشووی کۆمپانیەکان لەگەڵ حکوومەتی هەرێم کە دواتر گرێبەستی نوێیان لەگەڵ واژۆ دەکەن. ئەو کۆمپانیا نەوتیە بیانیانەی لە هەرێمی کوردستان کار دەکەن کە پێکهاتوون لە گەنەڵ ئینێرجی و شیڤڕۆن و گۆڵفگیسۆن و گلیەری گۆتلیب و DNO ئامادەنین هیچ لێدوانێک لەو بارەیەوە بدەن. ئەمەش لە کاتێکدا نوێنەری یەکێ لە کۆمپانیا نەوتیەکان بە ئاژانسی ڕۆیتەرزی ڕاگەیاندووە پێناچێت کۆمپانیەکان بە بێهەمانگی لەگەڵ حکوومەتی هەرێم ڕاستەوخۆ پەیوەندی لەگەڵ بەغدا بکەن. بەرپرسێکی وەزارەتی نەوتی عێراقیش ڕایگەیاندووە لاگەری وەڵام نەدانەوەیان دەتوانێت ڕێوشوێنی یاسایی لە دژیان بگیرێتە بەر. هەوڵە بەردەوامەکانی بەغدا بۆ جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی پێدەچێت گرژی و ئاڵۆزی تا ئاسی بەیەکدادان لە نێوان هەولێر و بەغدادی بەدوادا بێت و حکوومەتی هەرێم ئامادە نییە بە ئاسانی دۆسیەکانی ڕادەستی بەغدا بکات.